سارا و تەمارە و سۆڤین بۆچی کێشەکەوتۆتە نێوانیان؟ پارەی ڕکلامی ئەوەندە باشە بتانی ڕانژ ڕۆڤەر و ماسێ دز بکڕی و هەر ڕۆژە و لە وڵاتێک بسوڕێەوە؟ لە هەموو دنیا زۆربەی کێشەکان لەسەر بابەتی خۆشەویستی و لەسەر بابەتی پارەیە. ئەیهی ئەوان لەسەر کامەیە؟ کامەیان بڕیاری داوە گەرشوو بکە دەبێت ئۆتۆمبیلی ڕۆز ڕایسی بۆ بکڕن. لە ئێستادا پەیوەندیان چۆنە و لەگەڵ یەکتری چۆن ئەسوکەوت دەکەن؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو هاوڕێیان، دووبارە گەڕاینەوە وڵاتان لە کلیل میدیاوە بە بابەتێکی زۆر جیاواز ئەمجارە دەربارەی دوو خوشک و هاوڕێیەکەیان. کورتەیەک دەربارەی ژیانی ئەم خاتونانە. سۆڤین خەڵکی شاری سلێمانیە لە ئێستا تەمەنی 28 ساڵە. سارا نەدیم و تەمارە نەدیم هەردووچیان خوشکن لە یەک دایک و باوکن و هەروەها سارا نەدیم لە ساڵی 2010 بوو بە شاجوان لە ئێستادا تەمەنی 24 ساڵە. وەروەها باواستەی سارا نەدیم تەمارە نەدیمی خوشکیشی هێنا نێو سۆشیال میدیا. وەروە تەمارە نەدیم لە ئێستا تەمەنی 28 ساڵە و لە باوکێکی کورد و لە دایکێکی بەڕەگەز عەرەب لەدایک بوونە. سۆڤین دوای جیابوونەوەی لە هاوسەرەکەی بە یەکجاری ماڵی خۆی هێنا هەولێر و لە نزیک ماڵی سارا و تەمارە شوقەیەکی گرت. ئۆتۆماتیشیان زۆر بە شێوازێکی سیر بۆ هاوڕێی سارا و تەمارە. ئۆدەی پێ نەچوو لە ماڵیان دادەنیشت بەجلی خەو لەسەر سفرەکەیان و هەروەها چەند قسەی کۆمیدیشان دەکرد و لەگەڵ دایکی سارا تەمارە زۆر بوو بۆ هاوڕێ. وەروە ماوەیەکی باش لەگەڵ یەکتری تیکتۆکیان دەکرد و سناپیان دەکرد و لە نێو سۆشیال میدیا دەنگوێکی زۆریان بە دوای خۆیان هێنا. ئەمەش زۆری نەخەیان وەکو کەسە دیارەکانی تر لە یەکتری جیابوونەوە. بەڵام لە نێو سۆشیال میدیا تاوەکو ئێستا سارا و تەمارە هیچ ڕوونکردنەوەیەکیان نەداوە. تەنها سۆڤین ڕوونکردنەوەی داوە وتیەتی ئێمە تەنها بەهۆی کارەوە لە یەکتری جیابوونەوە و هیچ کێشەیەکمان لە نێوان نییە، بۆیە ئێمەش بە دواداچوونمان لەسەر ئەم قسەی سۆڤین کرد. لەلایەن کەسێکی نێزیکیی سارا و تەمارە گوایە سۆڤین خیانەتی لەیان کردووە لە ڕووی کارەوە نەک لە ڕووی خۆشەویستیەوە. بۆ هۆیەوە لە یەکتری تووڕە بوونە و ئێستا زۆر بەکەمی لەگەڵ یەکتری بەدەردەکەون. گوایە سارا و تەمارە لەگەڵ کۆمپانیایەک عەقدیان کردووە بە بڕۆپارەیەکی زۆر باش و سۆڤینیش چۆتە لای ئەم کۆمپانیایە وتویەتی من ئەم کارەتان بۆ دەکەم و زۆر بە هەرزانتر. بۆیە سارا و تەمارەش ڕاستەوخۆ لە سۆڤین دوور دەکەونەوە و لێی عاجز دەبن. بەڵام تاوەکو ئێستا لە ناو سۆشیال میدیا وێنەکانیان لە ناو پرۆفایل یەکتریدا هێشتۆتەوە فۆلۆی یەکتریان لا نەداوە. ئەمەش دیارە هۆکارێکە لەبەرەوەی نەبنە دەنگۆی نێو سۆشیال میدیا و قسە و خواسی زیاتریان لێتە سەرێ. نوێترین زانیاری دەربارەی سۆڤین و سارا و تەمارە. سۆڤین دوای ئەوەی کزیەکی زۆر لە نێوان هاوڕێتی سارا و تەمارە ڕوویدا ئێستا لەگەڵ گەنجێک بەدەردەکەوێتن. واروها لەگەڵیشی چۆتە لەبنان. لەگەڵ ئەم گەنجە کوڕا لە یەک ژوور دەمێنەوە لە هۆتێل و بۆ پێکەوە زۆر گاتۆ گەب دەکەن. ئایا ئەم کوڕە چکارەیە و چێ و خەڵکی کوێیە؟ واروها لە لبنان ئێستا داوا دەکات بگەڕێمەوە هەولێر لەبەرەوەی هەولێر خۆشترین شوێنە لە لای من زۆر بیری دەکەم. بۆ دەربارەی ئۆتۆمبیل ڕانژۆڤەرەکەشی دەڵێتن ماڵەوە یارمەتیان داوم و خۆشم تۆزێکم کۆ کردوتۆ لە کاری ڕکلام تاوەکو گەیشتمە بەو ئاستێستا ئەو سیارە لێ دەخڕە. وا دیارە ئێستا لە کوردستان کەسانێکی زۆر هەنا لەسەر کاری ڕکلام و لەسەر سپۆنسەرەکان دەژین. سارا نەدیم لە نوێترین دەرکەوتنی باز لەوە دەکاتن بەشدارە لە پرۆسەی شاجوانی عێراق. ئەم ساڵەکە لەلایەن سارا نەدیمەوە بەڕێوە دەبردرێ، بەڵام لەگەڵ بەڕێوەبەر کار دەکاتن و ئەم پرۆسەیە ڕێک دەخەن. وەروە دەژڵێتن تاوەکو ئێستا چەندین کەس بەشداری کردووە لە نێوان دوو ڕۆژ نزیکەی 40 کەس دەبێتن. بۆیە هەموو کچێکی کوردستان و عێراق دەتوانن بەشداری بکەن. ئەگەر تەنها زمانی کوردیش بزانی زۆر ئاساییە، بەڵام کاتی کە دەی بەشداری دەکەی دەبێت تۆ هەدەفێکت هەبی لە بۆ بەشداریکردنەکەت. بۆیە پێویستە تاوەکو زووە بەشداری بکەن لە 25/5 تاوەکو 25/6
کاتی خۆ ناوتۆمارکردن دەمێنێتن دوای ئەوەش نامێنێتن و ناژبێتە منت لە 18 ساڵ بچووکتر بێتن و لە 55 کیلۆژ زیاتر بی واروەها دەبێتن باڵاشت باڵەیەکی باش بێتن نزیکەی 106 سانتیمەتر کەمتر نەبێتن بۆ ئەوی تۆ بتوانی نازناوەکە بەدەست بێنی. واروها سارا نەدیم لە پرۆگرامێک باز لەوە دەکاتن دەڵێتن من پێم خۆشە ئەو کەسێک کە دێتە داوام پێم خۆشە ئۆتۆمبیلێکی ڕۆس ڕایسم بۆ بکاتە بە خەڵات و لە ئێستادا سارا نەدیم خاوەنی ئۆتۆمبیلێکی مارسێدس بێنزە و لە جۆری ئیکلاس. سارا نەدیم دوای بە دەرکەوتنی پاژماوەیەک خوشکەکەشی هێنا نوێ سۆشیال میدیا و نوێ تیڤیەکان بە ناوی تەمارا. تەمارا نەدیم لە ئێستادا ناو بانگێکی دەتوانی بڵێن باشی هەیە زیاتر لەلایەن تیکتۆکەوە ناسێنراو و ڤیدیۆیەکانی زۆربەی لە تیکتۆک دەکرد. واروها ئێستا لە سناپچاتیش ناوبانگێکی باشی هەیە وەروها لە ئینستەگرامیش واتە بەگشتی لە سۆشیال میدیا ناوبانگێکی باشی هەیە. تەمارا نەدیم لە ئێستادا لە نێو سۆشیال میدیا کاری ئەوەی ڕکلام بۆ بڕاند و نۆرینگەکان و شوێنی جوانکاری دەکاتن و تەمارا نەدیم باز لەوەش دەکاتن ئەگەر هەر شتێک کە بزانم باش نییە من ڕکلامی بۆ ناکەم بۆیە چەند ڕۆژێک پێشەستا چۆتە سنتەرێکی جوانکاری و لەو سنتەرە بەکاری لێزەرکردن و دەست و قاچی. وەروەها دوای ئەوەی کە لێزەرەکەی کردووە دەستەکانی هەردووچی سوتاون و سارا زۆر تووڕە دەبێتن دەڵێتن من ئەوان دەدەمەدادگا و مافی خۆم وەردەگرمەوە بۆیە خۆشم تاقیم کردو بۆ ئەوی بینەرەکانم زیان بەخش نابن خۆم زیان بەخش بم کێشەم نییە. واروها دەژڵێتن دەمەوێتن باقی خۆم بگەم و لاقی خۆم خۆش نابم. و لەبارەی سۆزداریەوە بینیان چۆنە؟ سۆڤین، تەمارا، سارا. لە ئێستادا تەمارا خاوەنی هاوسەرگیریە و هاوسەری هەیە. واروەها و سارا نەدیمیش لە ئێستادا دەڵێن من سینگڵم و بیرم لە خۆشەویستی نەکردوتەوە و خەونە ئاواتم گەلێک زۆرە. واروها سۆڤینیش لە ئێستادا دەڵێتم منیش سینگڵم بەڵام ئەو کەسێک کە خۆشم بووێ ئەم جارە بە هیچ شێوازێک بە دەری نایەخم نایڵم خەڵک بیناسێ گەر ئەو کەسان بەدڵ بێتن واز لە کارەکەت بێنە من ئامادەم واز لە سۆشیال میدیا هەوادارەکانم بێنم و ببمە باڵاپۆشیش. زۆر سوپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیدیۆیەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆتان بۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن و هەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە و زەنگۆڵەکەش دابگرە بۆ ئەوەی تۆ یەکەمین کەس بیت کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.